بەغدا پێدەنێتە قۆناغێکی نوێی حکومڕانی هەرێمیش زیاتر بەرەو پاش دەچێت. لە بەغدا لە ڕێی تاکتیکێکی نوێ هەوڵی لاوازکردنی ڕۆڵی پارتی لە حکوومەت دەدرێت. دوای 27 ڕۆژ لە ئاگربەز ئەمڕۆ بۆ یەکەم جار ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و ئێران ڕوویدا. دوای کەمتر لە 6 مانگ لە هەڵبژاردن بڕیارە هەفتەی داهاتوو حکوومەتی عێراق بە پێی وادەی دەستووری خۆی کابینەی نوێی لە پەرلەمانەوە دەنگی پێ بدرێت و ڕابگەێنرێت. ئەوە لە کاتێکدا نزیکەی 19 مانگ بەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان تێدەپەڕێت. پەرلەمان پەکی کەوتووە و حکوومەتیش کاربڕێکەرە. زۆربەی دامەزراوەکانی ژماوەیان بەسەر چووە و لە دەرەوەی شەرعیەتدا کار دەکەن. ئەم دۆخەوای کردووە قەوارەی هەرێمی کوردستان لەناوەوە و دەرەوەش دووچاری پوکانەوەیەکی زۆر ببێت. هەفتەی ڕابردووش دامەزراوەی چاتم هاوس لە راپۆرتێکدا ڕایگەیان کە حکوومەتی هەرێم لە دەرەوەی شەرعیەتدایە و هەژمونی لەناوەوە و دەرەوە بە تەواوی لاواز بووە. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی گەیشتۆتە ئاستێک کە هەڕەشەی دوو ئیدارەی لە یەکتر دەکەن. بەپێی پرۆژەی نوێی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بیرۆکەی دروستکردنی وەزیری دەوڵەت بۆ کاروباری دەرەوە پێشنیار کراوە بۆ ئەوەی چیتر دەرفەت نەدرێتە پارتی بە تەنها دۆسیەی دەرەوەی عێراق بەڕێوە ببات بەڵکو بەشێک لەو دۆسیەیە بکەوێتە دەست شیعەکان. ئەمەش هەمان تەکتیکی پارتیە کە لە هەرێم لەگەڵ لایەنەکانی دیکە بەکاری دەهێنێت کە بۆ هەموو پرسێک لە نووسینگەی سەرۆکی حکوومەت دۆسیەک لە دەرەوەی وەزارەتەکە دەکاتەوە. لەوانە دۆسیەی دارایی و نەوت و کارەبا و بوارەکانی دیکە. پارتی تاوکوێسا بەو هەنگاوە ناڕازیە و داوا دەکات هەنگاوی لەو شێوەیە نەندرێت. هەنگاوی دووە میلانەکانی عێراقەوەیە کەوا یەکێک لە جێگرەکانی سەرۆک وەزیران بۆ کاروباری دەرەوە بێت کە ڕەنگە شیعەکان پۆستەکە وەربگرن. بەم شێوەیەش بێت پارتی لە پێکاتەی حکوومەتی داهاتووی عێراقدا ڕۆڵی کەمتر دەبێتەوە. سوپای پاسداران ڕایگەیان ئەمڕۆ چەند بەلەمێکی ئێران دوو کاتیۆشایان ئاراستەی کەشتیەکی جەنگی ئەمریکا کردووە کە دەیویست لە گەڕووی هەرموزدا تێبپەڕێت. ئاماژەی بەوەش کردووە بەلەمەکان لەلایەن فڕۆکەی ئەمریکاوە هێرشیان کراوەتە سەر. ئاوکات فەرماندەی ناوەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیان میدیا فەرمیەکانی ئێران دەڵێن سوپای پاسداران بە دوو موشک کەشتیەکی جەنگی ئەمریکایان پێکاوە بەڵام ڕاز نییە و هیچ کەشتیەکی هێزی دەریایی ئەمریکا نەکراوەتە ئامانج. ئاماژەی بەوەش کرد هێزەکانی ئەمریکا سەرقاڵی پشتگیریکردنی پرۆژەی ئازادی و جێبەجێکردنی گەماڕۆی دەریایی لەسەر بەندەرەکانی ئێران. ئەوە لە کاتێکدا نزیکەی مانگێکە ئاگربەسری کاتی لە نێوان ئێران و ئەمریکا ڕاگەێنراوە و گەڕێکی دانوستانیش لە نێوان هەردوو شاندی ئێرانی و ئەمریکی لە ئیسلامابادی پایتەختی پاکستان بەڕێوە چووە.